سڵاوتان لە بە بینەران و بسەرانی کوردستان 24م بەیانە خۆشحاڵم کە میوانی پرۆگرامەکەی یاخود بە پرۆگرامەکەمان میوانی ئێوە بم. لە هەر شوێنێکن ڕۆژێکی باشتان هەوێ، لە هەر شوێنێک بینەر و بیسەری ئێمن بۆ هیوایم کە ڕۆژێکی نوێ بێ و دەستپێکێکی نوێ بێ بۆ کار و چالاکیەکانتە و بۆ هەموو ئەو خەسڵەتانەی کە لە ژیانی ڕۆژانەمانە هەمانە جا لەو خەسڵە تایبەتانەی کە سابتن کە سەرەکین پێویستیان بەوەیە کە وەک خۆی بمێنێتەوە. بەڵام ئەتوانین ئێمە ئەمڕۆ کەسێکی تر بین، ئێمە ئەمڕۆ شێوازێکی تر هەڵسوکەوتکەین تا بتوانین گۆڕانکاریکی نوێ لە ژیانمان دروست بکەین و بتوانین بە هەڵسوکەوتەکانمان شێوازی ژیانمان بگۆڕین تا خۆشبەخت بین. بۆ هیوایم تا کۆتایی پرۆگرامەکە لەگەڵمان بن، بینەرمان بن تا بینەر و بیسەری هەموو بڕگە و بابەتانە بن کە ئێمە بۆمان ئامادەکردون، چونکە بڕگە و بابەتەکان هەمیشە لە سوودی ئێوەیە بۆ ئەوەیە کە تەندروستیتان لەبارەی هوەریەوە، لەبارەی کللتورەوە، لەبارەی پەروەردەی مناڵەکانەوە هەموو ئەمانە لە خۆگرێت، بۆیە لەگەڵمان بەردەوامن تا کۆتایی پرۆگرام. لەسەر تاشدا بە هەندێک لەو بابەتانە ئاشناتانەکەم و دواتریش گفتوگوی زیاتری لەسەرەکەین. ئەم بەیانێ باسی خوێنبەربوونی لووت دەکەین بە پێی سەرچاوە پزیشکیەکان، هەڵامەت، حەساسی وەرزی و پیسبوونی ژینگە لە هۆکارە سەرەکیەکانی خوێنبەربوونی لووتن. هەروەها گەرماش کاریگەری هەیە لەگەڵ پزیشکێکی پسپۆر باسی هۆکارەکان و چارەسەری خوێنبەربوونی لووت دەکەین. ئەدەبیات یەکێکە لەو ڕێگانەی کە کاریگەرە لەسەر پەروەردەکردنی منداڵان. ئەم بەیانیە نووسەر و شاعیرێکمان میوان دەبێت کە 27 ساڵە خزمەت لەو بوارە دەکات. لە ئەنقەرەی پایتەختی تورکیا کافتریایەکی تایبەت بە ڕووەکخۆرەکان کراوەتەوە. ڕووەکخۆرەکان نەک تەنیا گۆشت ناخۆن، لە بەرهەمەکانیشیان دوورکەوتونەتەوە. با سەرەتا بەم بابەتە تەندروستیە دەست پێ بکەین کە باسی خوێنبەربوونی لووتەکەنیش دیاردەیەکی وەرزیە بە تایبەت لە وەرزی هاوین زۆر ڕوایە کە هەرچەندە بە دەگمەن زۆرجار لە وەرزەکانی کە ڕوایە، بەڵام لە هاوین زۆر جار زیاترە بێ، بەڵام لە ڕاستیدا بێت بە گرنگ وەری بگرین. کاتێک دەمارە خوێنیەکانی ناو لووتە پچڕێ و لووت تووشی خوێنبەربوونە بێ، بە پێی سەرچاو پزیشکیەکانیش هەڵامەت، حەساسی وەرزی و ئێستش کە ژینگە پیس بووە لە هۆکارە سەرەکیەکانی خوێنبەربوونی لووتن. کاتێک کە تووشیم حاڵەتە نەخوازراوە بوون، پێویستەم خاڵانەی خوارەوە ڕەچاو بکەن. دەبێت کەسی توش بوو بە خوێنبەربوونەکە لە شوێنێکی فێنکدا بنیشێت، لە گەرما دوور بکەوێتەوە ئەوە هەوڵ بدرێت لە ڕێگەی دەمەوە هەناسە وەربگرێت. هەروەها بە هیچ شێوەیە سەرتان بۆ پێشەوە ڕامەگرن و هەوڵ بدەن سەرتان بۆ دواوە ڕابگرن و دەست بە پاکردنەوەی خوێنی لووتان بکەن. یەکێکی دیکە لە خاڵەکان بە 2 قامک کوونەکانی لووت بۆ ماوەی 5 خولەک ڕابگرن تا خوێنەکە بوەستێ. ئەگەر بەم کارش خوێنی لووتان نەوەستا و چەند پارچە سەهۆڵێکی بچووک لەسەر لووتان دابنن. ئەگەر بە هیچ یەک لەم کارانە خوێنی لووت نەوەستا، دەبێت بە زووترین کات سەردانی پزیشک بکەن. کاتێ ئێمە بابەتانە بۆ ئێوە باس دەکەین یاخود زانیاری زیاتری لە سەوەرگرین، بێگومان هەوڵەدەین کە کەسانی شارەزاش میوانداری بکەین. بۆم بانێش دکتۆر محەممەد سەردارمان میوانداری کردووە لەسەرم بابەتە گفتوگوی لەگەڵ دەکەین کە پسپۆری نەخۆشەکانی قورگ و لووتە ئەو لە ستۆدیۆ میوانی بەیانی 24 و زانیاری زیاتر لەسەر بابەتەکە لێ وەرەگرم. بانیت باش دکتۆر، ڕۆژێکی باش بۆ تۆ. دکتۆر سەرەتا پێمان بڵێ خوێنبەربوونی لووت چییە؟ بەڵێ طبعا خوێنبەربوونی لووت وەچی یەک لە هەموو نیشانەکان کە مەسەڵەن کەسێکی نەخۆش پێی دێتە خەستەخانەیان نەخۆشخانەیان کلینیک یەکە لە نیشانەکان. ئەوەش هۆکارەکەی ئەوەیە کە لووت شوێنێکی چڕە لە لوولەکانی خوێن، وەچی شوێنی دینێ وەچی پێست و یان
چاو ئەوانە زۆر چڕە لە لولەکانی خۆیان کە هەر کاتێک بەهۆی هەر هۆکارێکی بەرکەوتن بیتن گەرمابی وشکی بیتن کە ئەو لولە خوێنانە دەپچڕێن دەبتە هۆی ئەوەی کە حاڵەتی خوێنبەربوون ڕوو بداتن. باشە. ئەم حاڵەتە زیاتر لە وەرزێک بۆ وەرزێکتر ئەگۆڕێت زیعکاتیان چۆنە؟ بەخۆی بەگشتی جیاوازێکی زۆر نییە لە نێوان وەرزەکان بەخۆی گرنگەکە ئەوە هۆکارەکانی کە دەبێتە هۆی خوێنبەربوون. بۆ نمونە کە لە هاوینان زیاتر کە دەبێتە هۆی وشکبوونەوەی پێست و یان ناوپۆشی لووت کە ئەو ناوپۆشە تووشی شکان دەبیتن یانەوە تا شەق دەبیتن کە ئەو شەقبوونە دەبێتەوەی پچڕایلەکانی خوێن کەسەکان لەوانەیە زیاتر تووشی ئەم دیاردێ بن وەک لە وەرزەکانی تر. باشە هەموو خوێنبەربوونێک لە ڕێگەی پچڕانی دەمارەکان و یاخود شکانی ئەو ملولانەوە ئەبێ یان زۆر جار لەوانەیە ئەو خوێنبەربوونە لە شوێنێکی دیکەی سەرەوە بێت کێشەیەکی دیکەی هەبێت جا ئەو کەسە چۆن بزانێت ئایا ئەمە بەهۆی وشک بوونەوەیە بە یەکێک لەو هۆکارانەیە کە تۆ باس کردووە یاخود کێشەیەکی تری هەیە؟ بەڵێ بەخۆی زیاتر ئەوانەی کە هۆکارەکان زۆرن بەس هۆکارەکانی کە بە زۆری گشتینە هۆکارەکە پچڕانی لەکانی خوێنە هەندێک هۆکاری کەمیشمان هەیە لەوانەیە بوونی گرێ بیتن لە ناولود یاخود وەرگرتنی هەندێک دەرمان کە دەبێتە هۆی خینشتنکردنەوە وەک ئەوەی کە ئەو کەسانی کە لە بۆ پاراستنی نۆری دڵی و جڵتەی دڵ ئەو شتانە بەکاردێن وەک دەرمانی ئەسپرین یاخود برێن هەندێک هۆکاری بۆ ماوەیە هەیە نەخۆشی بەمایە هەیە وەکو هیمۆفیلیا یان ڤۆلودبران کە ئەو کەسانە ناتوانن خوێنی خۆیان بە تەواوی بمێنن ینی ئەو پرۆسەیە بە تەواوی لە لەشیان داڕوو ناداتن ئەمانش بە هەمان شێوە تووشی کە خوێنبەربوونی لوت دەبن یا بەس ئەوە ڕێژەکەی کەمترە لە ئەوانەی کە برێن شێوە گشتیەکەی کە بەهۆی پچڕانی لولەکانی خوێنەوە ڕوودات. باشە لە تەمەنەکانە چ جیاوازێکی هەیە لە کام تەمەنە زیاتر تووشە بێ ئایا لە مناڵ یاخود گەنجیان پیر؟ بەخۆی زیاتر ئەمە دوو تەمەنی زۆر گەورە و تەمەنی زۆر بچوو واتە لە مناڵ و لە پیرەکان زیاتر ڕوودەدا هۆکارەکەشی ڕوونە لەبەر ئەوەی ناوپۆشی لوتی ئەوانە ناسکترە و بە ئاسانتر تووشی برینداربوون و هەوکردن دەبیتن و لە منداڵان دیاردەیەک هەیە هەم دەبێتە هۆکاری ئەوەی کە زوو لوتیان تووشی خوێنبەربوون بیتن ئەوەیە کە منداڵان زیاتر ئاگایان دەخوایان و پەنجەکانیان دەخەنە لوتیان تەوان ئەو پەنجانە لەژێر نینۆکان جۆرە بەکتریایەکەیە کە ئەو بەکتریای لەو شوێنە زیانی پێ ناگەینیتن یانی ناتە ئیلتیهاب بەس کاتێک کە ئەو پەنجەی دەخاتە ناو لوتی ئەو بەکتریای دەگوازرێتەوە بۆ ناوپۆشی لوت لەوێن دەرەگەشە دەکات دەبتە هەوکردن کە بۆ هەوکردن لە کاتی هەر بەرکەوتنێکی سووک یاخود پاکردنەوەی لوت ئەوە دەبێتە هۆی خوێنبەربوونی لوت لێ زیاتر ئەمە کە ئەوەی دەیبینی لە منداڵان زیاتر ڕێژەکەی خوێنبەربوون وەک لە کەسی ئاسایی. باشە پیسبوونی ژینگە تا چەند کاریگەری هەیە؟ بە هەمان شێوە پیسبوونی ژینگەش هەر دەبێتە هۆی ئەوەی کە ئەو هەوای هەڵی مژین کە وشک بێتن زیاتر زەرمان پێ بگەین وەچک و زەرر بە هەموو ئەندامەکانی لەشدا دەگەینێتن دەبێتە هۆی ئەوەی زیاتر وشک بوونەوە ڕوو بداتن لە ناوپۆشی لوت ئەوانش کە حساسی وەرزیان هەیە یاخود حساسی بەردەوامیان هەیە بە هەمان شێوە کاریگەریان دەبێت لەسەریان بەهۆی پیسبوونی ژینگەوا دەکە کە نیشانەکانیان تونتر بێتن و زیاتر خۆی بەرجەستە بکاتن و بە دەربکەویتن ئەمانش بە هەمان شێوە زیاتر تووشداری ئەوەی دەبنەوە کە تووشی خوێنبەربوونی لوتیان. باشە دکتۆر ئەم حاڵەتانە ئەگەری بەردەوامی هەیە لە چ کاتێکە؟ بەخۆی خوێنبەربوونی لوت بەگشتی خۆی چارسە دەکەن زۆربەی زۆریان 16 هەتا هەفتەیان بەخۆی ڕادەوەستیتن و پێویست بە هیچ چارەسەریەکی دیاریکراو ناکاتن بەڵام هەندێک حاڵەت هەیە کە زۆر دووبارە دەبێتەوە ئەوانە باشتر دەبێت سەردانی نەخۆشخانە بکەن یاخود کلینیکان بکەن پێویست دەکە پشکنینی وردیان بۆ بکرێت بۆ زانینی ئەو هۆکاری کە چیەوە دەکاتن ئەو دیاردەیە دووبارە بێتەوە ئەوە برینێک هەیە لە ناوپۆشی لوتی یاخود گرەیەک هەیە یاخود حساسی هەیە یاخود هەر هۆکارێکی دی ئایا خوێنەکەی نامێتن هەندێک جاریش ئەماندا حاڵەتمان هەیە کە دەبین ناولوتی کەسەکە بریندارە واتە دەمارەکە خۆی قەپات نەکردی ئەو کاتە ئەمە بە بەکارهێنانی مادەیەکی کیمیایی کە پێ دەڵێن خەڵک پێدەن کەوی دەکەن یاخود بە بەکارهێنانی کەوی ئەمە چارەسەری خێرایە یاخود بە هەردوو شێوە دەبیتن ئەگەر جاری وایە مەسەن کە خوێنبەربوونەوە باشماوەی زۆر کە دوای بەکارهێنانی مەسەن چارەسەری سەرەتاییەکان کۆنتترۆل نەکرا لە فریاکەوتنەکان ئەمە بۆ شێوەیە دەتوانین بە
بەکارهێنانی ئەو ئامێری کۆتەریە ئەو خوێنبەربوونە کۆنتترۆل بکەین هەندێک جاریش هەیە نا ئەوانی کە دووبارە تووشی ئەو حاڵەتە دەبنەوە بە هەمان شێوە پێویست دەکاتن ئەو کۆتەریان ئەو کەویان لە بۆ بکرێتەوە باشە دکتۆرێمە باسی هۆکارەکان و کاریگەریەکانمان کرد لەسەری بینە سەر چارەسەرەکانی چارەسەری ئەوەی بێجگەلەوەی کە کەوی بکرێ ئایا ئەو کەسە چۆن خۆی پارێزیێت لە خوێنبەربوونی لوتی بڵێ ئەمە چارەسەرەکەی دەتوانین بکەینە دوو بەشی یەکەمیان دەتوانین ناوی بنێن خۆپارێزی ئەمە چ بکەین هەتا تووشەوە حاڵەتەی نەبین بەخۆی باشترە دائیمە ناوپۆشی لوت بە شێداری بمینێتەوە جا ئەوە هەندێک سپڕای مەسەن سەلاین هەیە ئەوانە توانین بەکاربیێنی ڕۆژانە کە ناولوتت پێخایەن بکەوە و بە تەڕی ڕابگری بە هەمان شێوە دەتوانیت زۆرە مەسەن ئەو جۆرە کرێمەکانیان ڕۆن وەچی ڤازلین بیان جێڵ بیتن ئەوانە دەتوانین لە بەشی پێشەوەی لە کۆڵەکەی لوت دەی تاکە ئەو شوێنە بە شێداری بمینێتەوە تووشی شەقبوون و پچڕانی ملولەکانی خوێن نەبیتن بەڵام ئەگەر سەرباری ئەوەش مەسەن ئەو حاڵەتەکە ڕوویدا هەنگاوی یەکەم لە بۆ کۆنتترۆلکردنی ئەو خوێنبەربوونە باشترە کە ئەو پێشە نەرماتی لوت بەخۆی لە دوو بەش بەگرێتن بەشێکیان کە ئێسقانە کە ئەوەی زیاتر لە نەشتەگەری ئەوشتانە دەستکاری دەکرێت بەشی دووەمیشیان ئەو کڕکڕاگەیە یان ئەو نەرماییە کە بە شێوەی بەو دوو پەنجەی گەورە و ناوەڕاستی بەڵێ ئەو بەشەی خوارەوەی لوت یاتە نەرماییەکە تۆ بیگوشی و باشترە سەری یانی کەسەکە نەخۆشەکە بۆ پێشەوە نزم بکاتەوە بۆ پێشەوە نزمی کاتەوە چونکە زۆر جار کەسانێکمان بینیوە کاتێک کە مناڵەکەی یاخود خۆی بۆ یەکسەر سەریان هەڵبڕێ ئەمە زیانی هەیە ئەم ڕێگەیە هەڵەیە چکە ئەوە دەبێتەوەی ئەوەی کە ئەو خوێنە لە ڕێگەی قورگەوە یان بیستە پشتەوەی قورگ و بستەوە ناو ڕێڕەوەی هەناسە و تووشی گرژبوونی باری هەناسە و ینی خنکان و ئۆشتانەی بکاتن باشترە کە سەری بۆ پێشەوە نزم بکاتەوە ئەو دوور نەرمایە بگریتن و نەک گرتنەکەش برین بۆ ماوەی چەند خولەکێک بێتن و بەری بداتن دەبێت بۆ ماوەی 10 خولەک بیتن یا تا 15 خولەک بە توندی بیگریتن و چاوەڕێ بکاتن لەو کاتەشدا باشترە کەسەکە هێور بکرێتەوە واتە نەشڵەژێتن دای بنیشێنی برێچ نییە چێشەک نییە و تۆژنەوەکانش ئەویان دەرخستە ینی دیتنی ڕەنجی خوێن زیاتر باریشڵەژان لە بۆ کەسەکەی دروست دەکات هەم جارێ بە نەخۆشەکان دەرێن مەسەن دەبینی دەستی بەخیم بووە شوێنەکە بخوێنە محاولەکە خاوێنی کە نەخۆشەکە چاوی بە خینەکە نەکەوێتن چکە ئەوە دەکاتن لێدانی دڵی خێراتر بیتن و ئەو خوێنبەربوونەکەی زیاتر بیتن و شوێنەکە شوێنێک تر بیتن باشترە هەندێک جار دەرێن مەسەن دەبی بەفری دادنێن لەسەر دەموچاویان لەسەر لوتی ئەوە باش نییە چکە پێستی ئازاردە ئەگە بەفر شتێکی سادیان بەفردا بندرێ باشترە ینی بپێچرێتەوە لە ناو پارچە قومان ڕاستەخۆ نەخرێتە سەر پێستەکە مەسەن توانین پەنجەوانێک هەندێک بەفریە ناو دابنێ و لەسەر ئەو بەشی سەرەوەی لوتی دابنێ تاکو زیاتر ئەوە بەفر یان ساردی وە دەکاتن کە لەکانی خوێن گرژ بیتەوە و قەپات بیتن هەتا خوێنبەربوونەوەکە ڕابوەستیتن ئەگەر دوای مەسەن ئەو ماوەیە پاش ئەو دەدەقە چارێگەی کە هەوڵەکانی دە لە بۆەوەی خوێنەکە ڕابوەستی هەر ڕانەوەستا ئەو کاتە پێمان باشترە کە کەسەکە بگوازرێتەوە بۆ فریاکەوتنەکان بۆ بەدەستهێنانی چارەسەری زیاتر و هەندێک دیاردەی تریش هەیە دەبینی مەسەن زۆر جار کە یان ئەو تا هەر نایگرن ینی هەروە دەکە خوێنەکە بڕواتن هەتا دێنە خەستەخانەی تەواو ئەوش دەبێتەوەی خوێنبەربوونەکی زۆر کە کەسەکە تووشی حاڵەتی شۆک دەکاتن یاوە تا کاریگەری نەرێنی لەسەریە بێتن یاخود دەبینی شتی پیس وەچی پارچەی قماشە یان برێن لۆکەیە ئەو شتانە دەخەنە ناولوتیان ئەوەش بە هەمان شێوە ئەمە پێمان باش نییە ئەو کارە بکرێتن چکە ئەو پارچە قماشیان و لۆکەیەکەدا دەنێ بە هەمان شێوەوە دەکاتن کە خوێنەکە بستە پشتەوەی لود ینی هیچ ڕای ناگریتن تاکەش کە بتوانانی ئەتو بیکەی ڕای بگریتین ئەو پەرەڵپەستۆیە کە بە پەنجەکان دێخەیە سەر ئەو شوێنەی کە خوێنی لێدێتن باشە ئەگەر بزانین لە تەمەنی مەناڵیە کاتێکە ئەو منداڵە زۆر زوو خوێنی لوتی بەرەبێت و پەیوەندی بە پچڕانی ملولەکانی ناو لوتی نییە ئەمە چارەسەرەکەی چۆنە؟ بەڵێ
بەخۆی ئەمە ئەو حاڵەتانە کە دێن بەو شێوەیە دوای ئەوەی کە ئەمە نازوڕی لوتمان لە بۆ کرد ینی بە کامێرەی تەماشای ناو لوتی دەکەین ناوپۆشی لوتی کە دیتمان هیچ برینەرگ نییە و داکەش پێمان دەرێتن دەرێ منداڵەکەم زوو تووشی خوێن بەربوون دەبێتن ئەو کاتە ئەمە لیستە پشکنینی خوێنمان هەیە ئەو پشکنینانە ئەو سوڕی خوێنمەینی ناولەش شوێن لە بۆمان دەپشکنیتن بزانین ئەو منداڵ لە چ شوێنێکی ئەو سوورە کێشەی هەیە چێها فاکتەری کەمە چێها ئەنزیمی کەمە کە دەبێت ئەوەی خوێنەکە نەمێ ئایا پەڕەکانی خوێنی کەمە ئایا فاکتەری هەشتی کەمە فاکتەری هەفتی کەمە ینی دەبی شوێنەکە دەستنیشان بکەی پاش دەستنیشانکردنی ئەو حاڵەتە نەخۆشەکەمە دەنێرین لە بۆ پسپۆڕی تایبەت بە نەخۆشیەکانی خوێن و ئەوان ئەو فاکتەرەی لە بۆ تعویز دەکەنەوە یانی دووبارە دەیدەنەوە ئەو منداڵە تاکو فاکتەرەکە کارەکەی خۆی ئەنجام بدات. باشە دکتۆرە گەر وەکو دوا پرسیار لێت بکەم چۆن بتوانین لە گەرمای هاوین بە تایبەت ئێستا کە پلەکانی گەرما زۆر بەرزە خۆمان بپارێزین لە خوێنبەربوونی لوت. بەڵێ بەخۆی باشترین ئەوەیە کە لەو کاتانی کە پلەی گەرما زۆر بەرز دەبێت و ینی بە تایبەتی لە نیوڕانان هەتا بکرێتن لە بۆ کاری زۆر پێویست نەوی بەرکەوتەی ڕاستە و خۆمان نەبی لەگەر تیشکی خۆر و زیاتر ینی بە شێداڕاگررتنی ناوپۆشی لوت وەشی گوتم بە بەکارهێنانی ئەو سپرایانەی کە ئاوی دەریانە یاخود بە بەکارهێنانی ئەو مادانی وەکی ڤازلین و ئەوانە بۆ چەورکردنەوەی بەشی پێشەوەی لوت ئەوە زیاتر پارێزگاری دەکاتن لە ئەوەی کە ئەو دیاردەیە ڕوونەداتن لە کاتی گەر. بەڵێ دکتۆر محەممەد سەردار خۆشحاڵ بووین وەکو سپۆڕی نەخۆشیەکانی لوت و گوێ لەگەڵمان بقڕب و لوت و گوێ لەگەڵمان بوو سپاس دەکەین سپاس بۆ زانیاریەکانە زۆر سپاس سپاسان دەکەم. لە رووسیا 406,138 مناڵی بێدایک و باوک لە خانەکانی بەسەرپەرشتانەژین. حکوومەت و ڕێکخراوە خێرخوازیەکان هاوکاریانەکەن بەڵام چالاکوانان و ڕێکخراوەکانی تایبەت بە مناڵانی بەسەرپەرشەڵێن وە سزا و گەمارۆکانی ئەمریکا و وڵاتانی خواروتریژ یاخود زۆربەی وڵاتانی دیکەش کاریگەری نەرێنی بۆ سەر ڕەوشی خانەی بەسەرپەرشتان دروست کردووە. لە رووسیادا نزیکەی 1100 خانەی منداڵی بێدایک و باوک و 4500 لانەی تر هەن کە بە شێوەی کاتی منداڵانی بێسەرپەرشتی وەخۆگرتووە دوای ئۆپەراسیۆنی سەربازی رووسیا لە ئۆکراینادا. سزا و گەمارۆکانی ئەمریکا و خۆرئاوا کاریگەری نەرێنی بۆ سەر ئەم لانە بێسەرپەرشتانە دروست کردووە. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا حکوومەتی رووسیا و کاریەکانی چەندین جار بۆ دامەزراوەکان تایبەت بە منداڵان زیاد کردووە بەڵام وڵاتەکە گەورەی و هەندێک لە خانووەکان زۆر کۆن و پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە. لەلایەکی تریشەوە سزاکان کاریگەریان بەسەر خانەی بێسەرپەرشتانەوە هەبووە بە تایبەت بەشێک لەو خۆراک و پێداویستیانەی کە گەمارویان خراوەتە سەر دەست ناکەون بەڵام خۆشبەختانە ئێستا ڕێکارە تەندروستیەکانی کۆرۆنا هەڵدەگیرن بۆیە کاری گروپ و کەسە خۆبەخشەکان دەرگای بەسەر داواڵا بووە بۆ شایکی گەورە لە کاری خانەی بەسەرپەرشتاندا پڕدەکەنەوە. پێچەوانەی چالاکوان و ڕێکخراوەکانی تایبەت بە منداڵانی بێسەرپەرشت ڕاوێژکارێکی سەرۆکایەتی رووسیا ڕەتی دەکاتەوە کە سزاکانی خۆرئاوا کاریگەریان لەسەر خانەکانی منداڵانی بێباوک و دایک دروست کردبێت. کار و چالاکی خانەی بێسەرپەرشتان لە دەستوردا دەستنیشان کراوە و بوجەشیان بۆ دابین کراوە. ئامانجی ئەم خانەی ئەوەیە هەلومەرجێک بڕەخسێنێت نزیک بێت لە کەشوهەوای ناو خێزان و ماڵەوە. بێگومان هاوکاری حکوومەت بەردەوامە بەڵام هیچ دامەزراوەیەک شوێنی خێزان و دایک و باوک بۆ منداڵ پڕ ناکاتەوە. ئێمە زیاتر کار بۆ دەستەبەرکردنی ژینگەیەکی لەبارتر بۆ منداڵەکان دەکەین بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ ناو خێزانەکانیان. ئەو جا چه خێزانی خوێنی خۆیان بێت پاش یەکگرتنەوەیان یان بۆ ناو خێزانێک کە خۆشیان دەوێت و چاوەڕێی دەکەن. لە رووسیادا 406,138 منداڵی بێدایک و باوک لە خانەکانی بێسەرپەرشتان دەژین. ئەگەرچی حکوومەت و ڕێکخراوە خێرخوازەکان پشتیوانیان دەکەن بەڵام سزا و گەمارۆکانی ئەمریکا و وڵاتانی خۆرئاوا کاریگەری نەرێنیان بەسەر ڕەوشی ئەو خانانەوە داناوە. خۆشەوی محەممەد، کوردستان 24 مۆسکۆ.
یەکێک لە هەرە پرسە گرنگەکانی ناو هەر کۆمەڵگەیەک مەجای پەروەردە یاخود بڵێن پرسی پەروەردەکردنی نەوەی تازەیە یاخود منداڵانە ئەوان بناخەن زۆر جارەوترێ ئەگەر بمانەوە هەر کۆمەڵگایەک پێشکەوتوت بێ ئەبێ گرنگی بە بەخچی ساوایان بدرێ باسیەوە ناکرێت زانکۆکان زۆر پێشکەوتوو باش بن مامۆسانی زانکۆوا بن نە باخچی ساوایان زۆر باش بێ و بناخی ئەوە باش بوو نەبێت لەبەرەوەی لەسەر ئەوە ئەتوانن منداڵ پەروەردە بکەن منداڵ گەورە بکەن چونکە کۆمەڵگەیە کە پەروەردەکردنی منداڵی پێویست بێت کە بە شێوەیەکی هاوچەرخ پشت بەستێ بە و کولتور و نەریتی کۆمەڵگەکەشی پەروەردەیەکی دروست بکرێت بەو پێ مناڵ لە ڕووی جەستەی و تەمەنی هەتا عقلیەکەشی کە زۆر ناسکە پێویستە بە ڕێگەی جیاواز بە شێوەیەکی تەندروست مامەڵەی لەگەڵا بکرێت هەر قۆناغی بەپێی خۆی بزانین چۆن مامەڵەی لەگەڵ بکرێت چۆن بتوانانی لەگەڵ ئەم منداڵەیە بڕۆیت هەر بۆیە ئەدەبیات یەکێکە لە هوەری پەروەردەکردنی مناڵان کە لە ڕێگەیەوە ئەکرێ حەزی فێربوون و ڕێنماییکردن بکرێ ئەم بەیانیە ئێمە میوانداری میوانێکی ئازیزمان کردووە کە مامۆستا کازم خۆییە هەم نووسەر و شاعیرە و هەم لە بواری پەروەردەکرد و ئەدەبیاتی مناڵانیشە زیاتر کارەکە بەڕێزیان کە 27 ساڵە لە ڕێگەی نووسین و ئەدەبیاتەوە خزمەت بە مناڵانەکات و دوایین پەرتووکی مامۆستا کازمی کۆیش پەرتووکێکە کە پێک هاتووە لە کۆبەرهەمێک 406 بابەتی ئەدەبی لە بواری مناڵان لە خۆگرتووە و پرسی پەروەردەکردنی مناڵانیش لە ژێر کاریگەری ئەدەبیات و نووسینی ئەدەبیات هەموو ئەمانە لەگەڵ بەڕێزیان تاوتویەکەم و لەوە دەست پێەکەم کە سەرتا پێم خۆشە مامۆستا سڵاو لەبێ و بەیانی زۆر سپاس بەیانی ئێوەش باش زۆر هیوادارم بەردەوام بن لەسەر ئەم دیدارانە بە هیوای کوردستانێکی ئاوادان نەوەیەکی پێگەیشت و نەوەیەکی وا کە لە دواڕۆژ ترسی داهاتوی خۆمان نەبێ ڕاستە ئێمە کە باسی منداڵ دەکەین منداڵ واتە ئاڵا و وڵات و نەتەوەیەکی داهاتوو پەروەردەکردنی منداڵ واتە پەروەردەکردنی گەلێک کە لە داهاتوو بە شێوەیەکی وا بتوان ئەو وڵاتە بەڕێوە ببن کە مێژوو وەکو گوڵ وشەکان بنووسێتەوە بۆیە گرنگیدان بە منداڵ لە هەر وڵاتێک بە تایبەتی لە کوردستانی زامداری خۆمان کە لەوەتی ئەو وڵاتە هەیە هەتا ئەمڕۆژ دژمنان چاویان بە وڵاتە هەڵنایەت بۆیە گرنگیدان بە منداڵان بە شێوەیەکی دروست بۆ بنیادنانی کۆمەڵگەیەکی کوردەواری و گەلێکی هۆشیار و پەروەردەکار زۆر پێویستە بۆ ئەوەی بتوانن لە داهاتوو وەکو پێویست ئەم وڵاتە بەڕێوە بن بۆیە هەر سەرەتا پێم خۆشە بۆ منداڵان بڵین کە بە منداڵانی کوردستان بڵین نەڵێن بچووکین منداڵانی جوان ئێوەن لە دوا ڕۆژ هێزی نیشتومان بە ئێوە گەلمان دەبوژێتەوە ئاڵامان هەردەم دەشەچێتەوە بخوێنن هەڵکەن چرای زانستی بۆ خەندە و ئاشتی و ژیانی سەربەستی و ئێستاش کە پشووی هاوینە پێم خۆشە لە سەرەتا پێیان بڵین ئێستا پشووی هاوینە کات لەلام زۆر شیرینە کاتم بە فیڕۆ نادەم بۆ ژیریم هەوڵ دەدەم بە خوێندنەوەی هەمە جۆر فێر دەبم زانستی زۆر دەچمە خولی کۆمپیوتەر یاخود مۆسیقا و هونەر یا دوورمان و سەرتاشی یا جواننووسی و دارتاشی ویا لە ماڵ دەبێنم وێنەی جوان دەنەخشێنم و یاخود بە میکانۆ یاری دەکەم لەسەر خۆ یاخود باخسەرێک دەخەم یا سەیری کارتۆن دەکەم ئەگەر دایەی خۆشەویست ئیشێکارێکی لەم ویست یارمەتی دەدەم یەکسەر ڕێزی دەخەمە سەرسەر یارمەتی دەدەم یەکسەر ڕێزی دەخەمە سەرسەر پشوو بۆ کاری چاکە بژی ئەوەی چالاکە تۆش هەر بژی وا مۆساگیان دەستەکانت خۆش بێت خامەت هەر ڕەنگین بێت مامۆسایەمە زۆربەی کات هەفتەیەک نییە کە ئێمە میوانداری بەڕێزێکی وەکو تۆ نەکەین لەسەر ئەم بابەتە قسە بکەین بە تایبەت
پەروەردەی منداڵ جا بە هەموو لایەن و شێوازە جۆرا و جۆرەکانیەوە بەڵام هەڵبەت بە کەسانی وەکویەوە بەرنمەکەمان دەوڵەمەندترە بێ و باشترە بۆیە بەیانە پێم خۆشەکە دایکان و باوکان بەگشتیش بینەر و بیستەرەکانمان سوودمەند بن لە هەموو ڕێنمایی و وتەیەکی تۆ مامۆستا زۆر جار ئەبینین کەسانێک کە زۆربەی کار نەسیحەتی مناڵەکەیەکە ئامۆژگاریەکە ڕەوشتەوا بێ وا بکە بە بەردەوامی لەگەڵیەتی ئەمە تا چەند کاریگەری هەیە لەگەڵ ڕەفتاری ئەو بەخێوکارە ئایا پێویستە کار ڕەفتارەکانی خۆی باشتر بکات پێشۆی ئامۆژگاری منداڵەکەی بکات یاخود پێت چۆنە ئێستا لە ناو کۆمەڵگەی ئێمەیە گەورەکان ڕەفتاریان لەگەڵ ئامۆژگاریەکانیان یەکەگرێتەوە مامۆستای بەڕێز هەڵسوکەوتی دایک و باوک لە ناو ماڵ وەکو ئاوێنەیە کە تەبعەن ئەوە ڕەنگ دەداتەوە سەر منداڵەکان بەڵام ئەگەر بێت و جیاوازی نێوانی ئێستا و پێش بکەین ئێستا منداڵانی ئێستا لە منداڵەکانی دەوروبەری خۆمانەوە ئەو ئایپات و بەزم و هەرا شتەی پیا بووە 8 ساعتە 10 ساعتە لەوانەیە بەڕێستان ئاگادار بن خەریکی ئەو شتانەنا کە من ئێستا بخۆم وەکو لایەنەشی پەروەردەی ناوم لێنایە نەخۆشی درێژخایەن یعنی بەڕاستی زۆر خراپە یعنی ئێستا من لەو تەمەنەم لەوەتی مۆبایل پیا بوو هەمە بەڵام تا ئێستا مۆبایلی زیرەکە بووە یعنی پێویست ناکە ئەمن مێشتی خۆم بە هەندێک شت کە پێویستم پێی نییە مەشغوڵ بکەم منداڵی ئێستا ئەمن کاتی خۆشی لە وەزارەتی پەروەردەش بووم دەمگوت هاوینانیش قوتابخانەکان باکراوە بن هەموو قوتابخانەکانی کوردستان بەڵام بۆچی کراوە بن نەک بۆ ئەو خوێندەی کە وەزارەتی پەروەردەی بەڕێز بڕیاری لەسەر داوە بۆ ئەو خولانەی کە وەزارەتی پەروەردە لەگەڵ چالاکی قوتابخانەکان دەیکاتەوە لە هەموو گەڕەکەکانی کوردستان بۆ ئەوی ئەو منداڵانە یەکەم دوور بخەینەوە لە ماڵ لە داک و بابەکانیان ماوەیەکی زۆر دووەم لە کارەساتی ئۆتۆمبیل و سەرشەقام و ئەو پارکانەی کە ئێستا یان تۆپانەی بەخۆت دەزانێت ئێستا لە زۆر جادەکان هەر دوو بەردار دەنێن و تۆپانە دەکەن ئێستا زۆریان دەبینم ئەگەر ئەو قوتابخانانەمان کردەوە هاوینان مامۆستای هونەر و مۆسیقا مامۆستای نیگارکار مامۆستای کۆمپیوتەرزان ئەوانە ئەو خولانەیان کردەوە مەرجیش نییە ئیلا قوتابی وەربگرێ با ئەوەی لە خوێندنیش دابڕایە هەر گەڕەکە و قوتابخانەکەی خۆی با ئەو خولانیان فێرکەن بستنە ناو سنووری قوتابخانەکە بۆ ئەوەی پارێزراو بن و شتێکیش فێرکەن چی لێ هات ئەو منداڵەمان وارێ کرد لەو هاوینە فێری شتێکی پەروەردەی بێت دوور بێتەوە لە کارەساتی ئۆتۆمبیل و لە ماڵەوە لە خۆ دەزانی مامۆستا پێت وایە ئەو ماوەی کە دانراوە بۆ پشووی هاوین ماوەی کە تەواو خوێندکارەکە تووشی دابڕانە بێ و زۆرە ئەو ماوەی کە دانراوە مامۆستای بەڕێزم ئەو قوتابیە کە دادەبڕێ ئێستا بڕۆ ماڵەکان ئێستا لەو کاتێ ئێستا مەقسە دەکەین بەشی هەرە زۆری خەڵک هەمووی خەوتووە ڕاست تەماشایکە منداڵی پێشدان هەمووی ساعات 7:30 هەمووی بە ئاگا بوون هەموو بەشی زۆری ینی ئەوەی ئیشەشی لەگەر باوشی دەکرد ئەوی لەگەر دایکی ئەوی لە ماڵەوە ئەوی کارێکی دەستی دەکرد شتێکی دەکرد ئەو شتانە نەبوون ئەو ئێستا ئەو کۆمپیوتەر و لاپتۆپ و ئایپات و ئەوشتانە بەڕای من منداڵ نابێت داببڕێ لە با بڵێم پردی پەیوەندی پەروەردەیی بە هیچ شێوەیەک دوای کەناڵەکانی تەلەڤیزیۆن ئێستا من زۆر لە مێژە هاوار دەکەم دەڵێم پێویستە کەناڵێک هەبێ تایبەت بە منداڵان ئەو کەناڵە بۆ هەموو کوردستان بێت بۆ هەموو هەرێمی کوردستان بەڵام کێ لەو کەناڵە ئیش بکە ئەوانەی پسپۆرن لە بواری منداڵان لە دەروونزان لە کۆمەڵناز لە شاعیر لە هەموو بوارەکان وابی ئەو منداڵە بەردەوام ئەو پردە پەیوەندی هەبیتن لایانی پەروەردەیی لە ماڵەوە مەسەلەن ئەو منداڵە هەردەسێ لە خەو چاوی نەشوشتیا ئەو ئایپاتە دێنیتن ساعاتێک 2 ساعت دوایی شتێکی تێدانیە ئەو منداڵە بە مامۆستای بەڕێزم فێری بیتن ڕاست بڕوات هەبی ئەبد جاری وایە تەماشای دەکەم یعنی فلیمی وا دەکاتەوە ئەمن بەو گەورەی خۆم ئەم نازانم ئەو فلیمە شەڕانگێزە و شتا چۆن یعنی ئەوە لە ناو مێشتیانی چۆن تەحمل دەکات بۆی ئەوەی بەڕێز دەڵێ وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیری لەگەر ئەو لایەنە پەیوەندیدارەکان پێویستە بە هیچ شێوەیەک نێڵن منداڵ هاوینان داببڕێ لە پەروەردە خوێندن ئەو پەروەردە خوێندنە زۆر ئاسانیشە هیچی تێناسی ئێستا ئەگەر بێت و با بڵێم ئێستا ئەمە مارمان لە گەڕەشی زانکۆیە قوتابخانەکمان ئامادەیمان لەکنە ئەحمەدی خانیەجی و بکریان چوار قوتابخانەمان دەوروبەرە ئەگەر هەر قوتابخانەك 100 منداڵ لە خۆی بگرێ مامۆستا و ئەگەر هەر باوکێک 10,000 15,000 دینار بدا کە ئەگەر ئەو باوکە
کرێکاری بکە بۆ منداڵ و بۆ جەرگەکەی ئەوە دەداتن. لەوانەیە بەشتی تر زیاتری بۆ سەرفکە کە سوودیش نەبێ. مامۆستایەکی مۆسیقا ئێستا کە هیچ ئیشی نییە لە پشووی هاوینە بەخۆشی بەخۆ دەزانی ئێستا باری ژیان و گوزارانی کوردستان بە خۆت ئاگاداری چۆنە. ئەگەر هاتوو 100 منداڵمان لەو قوتابخانە کۆ کردەوە هەر ئێشی شتێکی ڕەمزی شەرتیش نییە ئەوەی کوڕە شەهیدەبانەدا کوڕان فالەبانەدا بابرێم دەرامەتی نییە بانەداتن مشکلەمان لەوەی نییە. ڕاستە. ئەو مامۆستایە ئەگەر مانگانە 250-300 دیناری وەکو دەرماڵک بدرێتەیە وەزارەتی پەروەردەی بەڕێزی شاوکارێکی بکە ئێمە چمان کرد. ساحی تۆپانەی هەیە مامۆستا. ئەگەر دوو گۆڵێک بکەن ئەوە 22-23 منداڵمان مەشغوڵ کرد بەو تۆپانەی. باشە. بیسیکە منداڵیش تەماشای دەکات. سەبەتەمان هەیە. تێنسمان هەیە، کۆمپیوتەرمان هەیە، مۆسیقا، گۆرانی، نیگار، ڕسم. هەر منداڵی بینە کاغەزێکی دێ برێ ڕسمی ئەو شتێ بکە. ئەو مامۆستایە کە پسپۆرە هەم بەهرەی ئەو منداڵانش دەدۆستەوە. ئەدی چێ بزانن لە نیگار زیرەکە چێ دەنجی خۆشە هەم لەنا ئەو سنووری قوتابخانە ئەتوو چت کرد نەک هەر 100 منداڵت پاراست ئەتوو 100 نەوەی دوا ڕۆژی ئەو میلەتە پەروەردە دەکەی لەسەر پیشەیەک ڕۆشنبیری مامۆستا پێم خۆشە باسێکی ئەم هەک بە پڕ و دەوڵەمەندەی تۆ بکەین بۆ منداڵان ئەو لە ڕووی ئەدەبیاتەوە چۆن منداڵ ڕابێنین لەسەرەوەی هاوڕێی کتێب بێت لی دوور نەکەوێتەوە هەموو ئەمانەی تو خوێندوتە بەو ئەزمونەی کە پیاتێ بەڕێویت هەکبەیەکی پڕ و دەوڵەمەند و چرا چۆنە توانین کە وا لە خێزانەکان بکەین منداڵەکان ئاشنای بەم وشە جوان و ڕەنگە جوانانە بکات. یەکەم ئەوەی فەرمووت لە ڕێگەی ئەو خولانەی کە گوتمان ڕۆژانە چیرۆک و گۆڤارەکانیان بۆ بخوێندرێتەوە دووەمین بەڕای من ئێستا زۆر جار ئێستا لەو هەتا ئەو دەستگایانەی کارفۆر و نازامچێ بە ناویان نینن ئەوانەی کە بازرگانینە لەو ماڵان هەندێک شتی ڕەنگا و ڕەنگ ڕیکلام دەکەن با بڵێم دیعایی لە بۆ شتەکانیان دەکەن. من جارێک پێم گوتم باشە مامۆستا ئەنگۆ ئەو پارە سەرف دەکەن بۆ دوو چوڕۆکی منداڵانیشی لەگەر نانووسن بۆ دوو ڕێنمایی تەندروستی پەروەردەیی لەگەر نانووسن بنووسە بخۆت. ئێستا ئێمە گۆڤارێک چاپ دەکەین دەنووسین دیاری کەناڵی K24 بۆ منداڵانی کورد. لێرە ڕسمی تەلەڤیزیۆنەکە لێ دەدەین باسی تەلەڤیزیۆن زۆر ئاساییە بەڵام ناوەکەشی 4 سرود و دووسێ چیرۆکی خۆش و با بڵێم هەندێک ڕێنمایی پەروەردەی و تەندروستی و زاوەی کە پێویست دەکاتن نەک هەر ئەتوو باسی ڕیکلامەکە بکەیت. بەڵام ئەگەر هاتوو ئێمە ئەو منداڵانە مەسان ئێستا گۆڤارێک وەختی خۆی دەردەچوو بە ناوی هەنگ لە هەموو کوردستان مامۆستا 1000 دانە دەردەچوو هەر لە ناو وەزارەت و لە چاپخانەی 100 دانەی دەڕۆیی چکۆوی منداڵی هەیە ئەمنیش لێوە بمدەی بم جاری وایە یەک دانەیان دەدا قوتابخانەک ئەو دانە چی لێ بکام دیرەکە زۆر جار منداڵی دەبوو ئی خۆی منداڵی خۆی لەوانەیە دەیویست لۆ نمونە بەڕای من وەزارەتی پەروەردەی بەڕێز پێویستە هەموو مانگ گۆڤارێک هەبی لێژنەیەکی باڵا سەرپەرشتی بکە ئەو گۆڤارە هەموو سەری مانگ لەگەر مەعاش بدرێتە سەرجەم قوتابخانەکانی کوردستان پارێ ئەو گۆڤارەش نە حکوومەت بیدا نە لە داک و باوکانی ژۆر بگرن لە پارەی حانوتی قوتابخانەکە هەموو حانوتی قوتابخانەکان بە پارە بە قۆتەرا دەدرێن ڕێژەیەک لە بۆ کتێبخانەی قوتابخانەکان بیتن هەموو نووسەرەکانی کوردستان لە دەرەوە و نووسەرەکانی کورد دەرەوە و ناوەوەی هەرێم بانگەوازێک دەکەین ئەوەی شتی پەروەردەیی هەیە بیداتە ئەو لیژنەیە لیژنەکە هەڵی سەنجێنی بۆ نمونە ئێستا تۆ دەی گۆڤارێکی ئەو هەیان ناملکەیەکی بچووک بۆ منداڵان چاپ دەکەین ئەوەمان چاپ کرد هەر قوتابخانەی 20 دانە 30 دانەی سەری مانگان بدەیە مامۆستایەکان لۆ قوتابیەکانی بخوێنتەوە خاصن ئەوانەی کە پەیوەندیدارن بە وانەکانیان ئەمە چیمان کرد مامۆستا لە هەموو گوندەکانیش لە هەموو شارەکان لە هەموو قوتابخانەیەک کتێبخانەیەکمان دروست کرد ئەوەی نووسەرە لە ئەوەی نووسەری کووردە بەرهەمەکەیمان گەیاندە دەست میلەتەکەی خۆی منداڵان دوایی لەو کەناڵانەی تەلەڤیزیۆنەکان کە پەخش دەکرێت ئێستا زۆر ئەفلام کارتۆن هەیە پڕی تونند و تیژە TNT دەتەقێنتەوە سەی وای تێدایە مامۆستا من ئێستا ناتوانم لێرە بیڵێم یاخود دیارە ئەلکترۆنیەکان کە هەمویان تونند و تیژین مامۆستای بەڕێز ئێستا من
ئەفلام کارتۆنێک با بۆ باسکەم ئەگەر بێت و کا ئەو گۆڤارەی لێرەماندانە ئێستا ئەوە گەشتی دارستان کاتی خۆی چاپ کرایە ئەوە باوکێکە کچەکەی دەباتە باخچەی گیانداران گیاندار پێی دەرانسێنی ئەگەر بێت و ئێمە ئەوە لەسەر شێوەی ئەفلام کارتۆن دروست بکەین بە کوردێکی جوان مەسەلان گیاندار ئەتو لێرە باسی دەکات سەیر کە ئەمە شێرە چاونەترس و دلێرە لێرە گەورەی هەمووانە خۆی پاشای دارستانە تەماشای بن ئەمدارە وا پڵینجێک دیارە ئاژەڵێکی ئازایە زۆر بەهێز و توانایە ئەگەر بێت و مەسەلان ئێمە زۆر چیرۆکمان هەیە بکەین ئەفلام کارتۆن بۆ منداڵانی خۆشەویست هەم لایەنە پەروەردەیەکەی هەم لەو شتانە دووریان دەخینەوە هەم حەز و ئارەزویان بۆ لایەنی نەتەوەی و کورد پەروەری و لایەنی بنیادنانی کۆمەڵگەیەکی دروست لۆ ئەو ڕێگە دەڕواتن بەڵام ئەگەر ئێمە لێیان بگەڕین ئێستا ئەو قوتابخانە ئینگلیزیانی ئێستا پێیا بووین ئەمن ئەو ڕۆژە لە مارکێتە چشتم دەکڕی دایکەکە بدیت لەگەر منداڵەکەی بە ئینگلیزی قسەی دەکرد لێن دەرێ لەناو مارکێتەکەی دەیناسم ینی منتیقەکەی خۆمانە ینی لەو منداڵە ئەراساس زۆر شتێکی ئەوەیە پێشکەوتووە کە بە ئینگلیزی قسەی دووسێ کەلمە ئەمن هەتا لەگەر لە ڕاگەیانەکان لەگەر ئەو شانە نیمە کە ئێستا بەکاردێن ئەو باڵێن بیانیەکان بە شتێکی کوردی زۆر ئەتوو ئەو تەلەڤیزیۆن ئێستامەکە قسان دەکەین زۆر کەسی نەخوێندەوار تەماشامان دەکەن کاسبکارە دکتۆرای هەیە پسپۆرە ئەتوو بە زمانە قسام کە ئەو میلەتە خاسن بە دەردی دەرێن میلەتی کوردی ستەمدیدا ینی با تێت بگاتن بۆیە ئێستا مەسەلان ئەو قوتابخانە ئینگلیزیەکانیش پێم باشە وەزارەتی پەروەردەی بەڕێز وانەکانی کوردی و وانەکانی مێژووی کورد پەروەردەی سرود و مۆسیقا ینی بە شێوەیەکی زۆر دیاربی لەناو ئەوەکە وەڵام من لە مەکتەبی ئینگلیزیما ئەو مندارە هەر ڕووزەکە کووردە لە کوردستان دەژی لە هیچ نازانی ینی فێر نازانی ئێستا من لەو باڵێم ئەوانەی ئێستا پێگەیشتون شاعیرەکانیان لەو باس بکە نازانن ئێستا باشە ئەکرێت مامۆستا هەر هەمان ئەدەبیاتی کوردی کللتور و هەموو ئەو بابەتانەی کە کوردی و فەرهەنگی کوردیە لە ئینگلیزیەکەش فێر بکرێت خۆشەر نییە کە ئەگەر زمانی بیانی فێر کرا تۆ کللتوری بیانی فێر بکەیت ئەتوانی بە زمانە ئینگلیزیەکە کللتوری کوردی فێر لەسەر قسەی بەڕێزت ئەوت پێشان بدەم من چوومە کۆریا لەگەر شاندێکی وەزارەتی پەروەردە 2000 دانەمان لەگەر ئەو شاندە بەڕێزە برد بۆ کۆریا ئەمە ئاڵای کوردستان ئەمە ئاڵای کۆریا بە کوردی بە کۆری بە ئینگلیزی خۆشم لە سیئۆلی پایتەخت خوێنمەوە تەماشایکە کچێکی کۆری زۆر ڕێک و پێک هات بە کۆری خوێندیەوە سەرسام بوون بە شعرەکە دوای وتیان هیچ هەڵەشی تێدا نییە ئەوەندە سەرسام بوون ئەوە وتەکەی هینایتەوە گوتی من بڕیارمدا لە دیارترین و بەرزترین شوێنی ئێرە هەڵی واسم بۆ ئەوەی زۆربەی خەڵکانی کۆریا بخوێندنەوە ئەوە جێ شانازیە مامۆستاکە بەرهەمێکی تۆ لە وڵاتێکی لە ژێرەوەش نووسرایە دیاری هەرێمی کوردستان بۆ کۆریای باشوور ئەمە ئارمی وەزارەتی پەروەردەی بەڕێز ئاڵای کوردستان 2000 دانەمان گەیاندە هەموو شارەکان ئێمە ئێستا پرۆژەکەم لەبەردەستە ئەگەر بتوانم یەکێک هاوکارم بی چەند وڵات هەیە کە کوردی لێیە ئەوانەی خاسن زۆر بەیە ئەو شعرانەی هەمانە ئێرە بە کوردی ئێرە بە ئەڵمانی ئێرە بە کوردی ئێرە بە سویدی ئێرە بە کوردی ئێرە هەمان نامیرکەی زۆر ئەوەش نا قەبارەی گەورەبی با بڵێن 12 لاپەر تا 16 لاپەر زیاتر نەبیتن لەگەر بەرپرسی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان ئەمە دەتوانین هەر باڵەی هەموو مانگان بۆیان بنێرین ئەوجا ئەگەر ئەوانیش وابزانم وەزعیوان باشترە لە هەندەران ئەگەر هاوکاریەشی حکوومەتی هەرێم و ئەو شوێنە بکەن زۆر ئاسانە مامۆستا بەڕێزم تۆ بە زمانی ئەڵمانی فێر بۆ لەوێ با کوردیەکەشی لەگەربی ئێستا چەند خۆشە ئەوە مەسەلان لە وڵاتێکی وەکو کۆریا بە ئاڵای کوردستان و بە فەرمی بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان نەک بە ناوی کازم کۆیی ئەوە دیاری حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام شعرەکە
ناوەڕۆکەکەی شتێکی نەتەوەیە کە ئەوان وتەکانی وانە مینایتەوە کە بەو شتە بچووکە سەرسام بوون. ڕاستە. باش ئەمە یەک پارچە شعرە ئەدی ئەگەر توانیمان مانگانە چەند چالاکێکی وا لە وڵاتان بکەین بە ناوی کورد. منداڵە کوردەکانی وێن دەرێ لە سوید با ئەمە فیستیڤاڵێکیان لێرەوە بەرنامەیان بۆ بنێرێن ڕێکی بخەن بە سویدی بە کوردی یانی ئێستا ئەمە زۆر جاران بیر لەوە دەکەمەوە گۆرانی دابنین با بە سێسار زمان بی. دروستە. هەمان ناوەڕۆک بە کوردی بە تورکی بە ئینگلیزی بە سریانی هەم نیشانەی پێکەوە ژیانە لە وڵاتەکەمان بە مامۆستای بەڕێز برێم هەم ئەو منداڵە خۆشەویستی نەتەوەکانی دی لە دڵیدا جێگیر دەبی و هەم خزمەتی زمانەکانیش دەکەین. ڕاستەکە هەڵبەت مامۆستا ئەم خزمەتانە بۆ لایانی پەروەردەی منداڵ زۆرن بواری جۆرا و جۆرە یەک دنیا ئێمە هەلمان لەبەردەستا کە بتوانین خزمەت بە پەروەردەی منداڵ بکەین بەنەوەی دواڕۆژ بکەین. من زۆر خۆشحاڵ بووم بابەتەکە هەڵاگرێت کە زیاتر قسە بکەین لەسەر بابەتە لەسەر ئەوەی پەروەردەی منداڵ چۆن بێت چۆن گرنگی بە ئەدەبیات بدرێ و ئەزمموی تۆجی شانازیە من زۆر خۆشحاڵ بووم کە میوانی بەیانی 24 بووی مامۆستا کۆتایی پێم خۆشە یەخشت داوا لە وەزارەتی پەروەردەی بەڕێز بکەم کە گرنگێکی زۆر ورد و باش بە باخچەی منداڵانی کوردستان بدەن و بە پرۆگرامەکان سەرپەرشتی بکەن ئەو شعرانەی تونند و توژی تێدایە ئەو چیرۆکانەی تونند و توژی تێدایە هەر مامۆستایەی لە هەر باخچەیەکی منداڵانە بە ئارەزوی خۆی نەبێت لیژنەیەکی سەرپەرشتە هەبی لە کوردستان پرۆگرامەشی گشتگیر بۆ هەموو کوردستان لە هەندێک چیرۆکی خۆش لە هەندێک یاری جوان لە هەندێک سرود ئەو شتانەی کە پێویستە لە بۆ ئەو منداڵە لەو تەمەنە دواتر هەمان پرۆگرام لە قۆناغی بنەڕەتی بەردەوامی پێ بدرێ تا ئەو منداڵە لەسەر ئەو ڕێزکەیە بەردەوام بێتن و لە کۆتایی ببێ بە نەوەیەکی زانا و دانا و چالاک و پێشکەوت و خزمەتکاری کوردستان. هەر بمێنی مامۆستاگیان زۆر سپاس بۆی کە ئەم مێزە ڕازاندەوە بە بەرهەمەکانت هەڵبەت بەرهەمەکانت ئەوەندە چڕ و پڕە هەکبەیەکی تێرەیە زۆر سپاس خۆشحاڵ بووین. ئەمن زۆر سپاسان دەکەم هیوادارم هەر بەردەوام بن لە خزمەتکردنی ئەم میلەتە کە شایانی هەموو خزمەتەکیە بە هیوای کوردستانێکی ئاوەدان و گەلێکی بەختەوەر. کەسانێکن کە ڕووەکخۆرن و دژیە و خواردنانن کە بە گۆشت دروست دەکرێتواتە هیچ ئاژەڵ و بوونەوەرێکی یاخود بڵێن ئاژەڵێک ناخۆن ئەکرێت بەڵام چیەکەن ئەمان لەبەی ئەوە میوە ئەخۆن و ڕۆکەکان و تەنها گۆشت ناخۆن بەڵکو بەروبوومی ئاژەڵەکانیش ناخۆن یاخود پێیان وایە مرۆڤە بێت ڕووەکخۆر بێت نەگەڵ گۆشت خۆر یان کە کاتێک گۆشت ناخواردنە بە بەرهەمی و ئاژەڵەش بخوات. دوو هاوڕێ لە ئەنقەرە ماوەی 4 ساڵە ڤیگان کافەیەکیان کردوتەوە و خواردنە ڕۆکیەکان ئامادەکەن بەشێکی زۆری کڕیارەکانیش لە ڕێگەی ئۆنلاینەوە داوایە کرد. گوێکان ماوەی 4 ساڵە ڤێگان کافەی کردوێتەوە و تەنها ئەو خواردانش بەردەستن کە لە دانەبێڵە و گژوگیا دروست دەکرێت. ئەوانەی سەردانی ئەم شوێنە دەکەن گۆشت ناخۆن و ئامانجیان تەنها ژیانێکی تەندروست و پاراستنی سامانە سروشتیەکانی زەویە و خۆشەویستیە بۆ ئاژەڵان کە پێیان وایە ئەوانیش مافی ژیانیان هەیە هەر بۆیە خواردنی گۆشت ڕەت دەکەنەوە. Bizim et yememe sebebimiz hayvanları korumak. بە ئارمانجۆکو ئەم ئاژەڵان بپارێزن و ئەموان تێبگەهێژن ئەم گۆشت ناو ئەم هەمووژی گەلێک ژە ئاژەڵان هەست دەکەن ئەز وەک کەسێکی وێگان بتو ئەوای وەیەکی قبول ناکەم ji ber wê çendê min kargeheke wiha wekir berê ez 80 kîlo bûm lê piştre ez zeîf bûm lê ev zeîfbûn bi awayekî neyînî nebû piştî ku min xwarina goşt berda min ferq kir ku ez hê çalaktir û bihêztirim ez bi rehetî hişyar dibim û mîdeya min rehettir e piştî xwarinekî mîdeya min eciz nabe û dema ku ez sporê dikim jî qet eciz nabim. گومش لە کافەکەدا بە هاوکاری گۆکان خواردنەکان ئامادە دەکەن و بەشێکی زۆری کڕیارەکانیش لە ڕێگەی ئۆنلاینەوە داوای خواردنەکان دەکەن. گومش دەڵێت ڤێگانەکان هیچ بەرهەمێکی ئاژەڵ ناخۆن و زۆربەی ڕوەکخۆرەکان خۆیان لە کڕینی ئەو جلوبەرگانەی لە پێستی ئاژەڵیش دروست دەکرێت بە دوور دەگرن. Günümüzde bu yaşam
ئەم لە دژی خارنە ئاژالان و بەرهەمێن ئاژالانن ئەو یەک نەتەنێک گوهرتنا شێوەیە خارنێ بوویە شێوەیە ژیانامە di tevahiya jiyana xwe ya rojane de em tu berhemekî ajalan yan jî ji goştê ajalan hatiye çêkirin naxon û nakirin ji cil û bergan bigire heta toqeya serserê xwe em tiştekî ku ji ajalan hatiye li xwe nakin û naxon مرۆڤ دەتوانێت زۆربەی سەرچاوەکانی وزە لە دانەوێڵەی تەواو و سەوزە و میوە وەربگرێت. دەرەنجامە پزیشکەکان دەری دەخەن کە ١٧ نەخۆشیە درێژخایەنەکان بەهۆی خواردنی ناتەندروستەوەیە، بە تایبەتیش زیادەڕەوی لە گۆشتی سوور. توێژینەوەیەک لەلایەن توێژەرانی زانکۆی ئۆکسفۆردەوە ئەنجام درراوە دەریخستووە زۆر خواردنی گۆشت و مریشک ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی دڵ بە ڕێژەی 15 زیاد دەکات و ئەگەری توشبوون بە نەخۆشی شەکرە بە ڕێژەی 30 زیاد دەکات و مەترسی توشبوون بە هاوکردنی سیەکانیش بە ڕێژەی 30 ئەفسان شامحەممەدی کوردستان 24 ئەنکارا. هەندێک پیشە هەیە کە مرۆڤ لەگەڵیدا گەورە بێت کە تەمەنی هەڵەکشێ لەگەڵ یا پیشەکەشی بەرەو پێشترەچێت یاخود هەرەمێنێتەوە لەگەڵ یا ئەبێ بە هاوڕێی تەمەنی جاگەر پێشکەوتنی تیابکات یاخود بەردەوام بێ لەسەر ئەو پیشەیە. یەکێک لەو پیشەوەرانە وەستا ڕەحمانە کە 25 ساڵە ئەم وەستایە سەرقاڵی دروستکردنی گۆچانە. ئێستش بە هەمان ئەو گروتینەی کە جاران هەیبووە لە پیشەکەیە بەردەوامە هەر بەو شێوەی گەنجێتی ئیشەکە. ئەوڵێ کە گۆچان بۆ مرۆڤ وەکو قاچێک وایە یارمەتیە. ئێستا کە تەمەنی ئەم وەستای هەڵکشاوە ئەزانێت کە لەو ساڵانەدا چ کارێکی گرنگی کردووە چەندێک بووە بۆ هاوکار بۆ کەسانی کە پێویستیان پێێتی. وەستا ڕەحمان بە ماندووبوونێکی زۆر گۆچانەکانی دروست دەکات بەڵام لە تەمەنی 65 ساڵیدا لە کارەکەی بەردەوامە هێشتا ئەو ماندووبوونەکەی بووە بەجێ ئەوەی کە دڵخۆش بێت و بزانێت کە جێ خۆی گرتووە و ماندووبوونەی کە ئەم وەستایە کردوێتی. وەستا ڕەحمان 25 ساڵە لە شاری شنۆ سەرقاڵی چەماندنی ئەو دارانەیە بۆ ئەوەی ڕێگە لە چەمانەوەی پشتی هاوڵاتیان بگرێ. ئەو لە کارگەیەکی بچووکدا گۆچان دروست دەکات و دەیگەیەنێتە دەستی هاوڵاتیان. دارەکان مێناوە دەچمدا ئاوێ گەرمیان دەنێم و دەیکڵێنم و عەرزی بەعزوور دەکەم دێنم بۆ دەستگای دادان دێنم و دوای دەستگایەکەی ئەگەر هیچک بۆەوە دێنم لە چەرخی دەدەم و دوای چەرخی لە دێن بەم شاری دایان بڕمەوە وێچان دێنم کونیان دەکەم عەرزی بەعزوور دەکەم سپیان دەکەم سمباتایان لێ دەدەم. کارەکە قورسە چونکە هەر لە دۆزینەوەی داری گونجاو و هەتا گەیاندنی بەدەستی خوازیارانی وەستا ڕەحمان هەر خۆی کارەکە دەکات. گۆچانەکانیشی لە چەندین داری کوردستان دروستکراون و هەر یەکە و نرخ و تایبەتمەندی خۆی هەیە. ئاڵ و باڵ و تێدایە، بناوی تێدایە، جەنگەڵی تێدایە. سەلوای دەسمە شاخی وەڵا لەگەڵ دووسێ برادەران کەنێرانیش دێنم. کەنێری دێنم دادێنم کەنێرەکە بۆمە زۆر گران ڕاوەدەستێتە نەما جوانی شەو عەرزی بەعزوورت دەکەم شتێکیشی باشە وەڵی وایە 200,000 تمەنی دەکا 100,000 تمەنی دەکا. وەستا ڕەحمان خۆی 65 ساڵە و دەڵێ ئێستا دەزانێت کە و کارەی 25 ساڵە دەیکا چەندە گرنگە. بۆ پیری دەبیتن بۆ کابراایکی دەبین دەستە شاخی دەچێت شاخی لاخەکە لە بۆ ئینسانی دەبینی دەخوشی خۆی پێڕا دەگریتن دەبینیت پێی دەڕواتن لاخەکە بۆ ئینسانی بۆ تەلان مەلایەنجا مەخصوصن بۆ تەلانی زۆر عەندیکەیە. گۆچانەکانی وەستا ڕەحمان خواستی زۆریان لەسەرە هەر بۆیە لە زۆربەی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ دابینکردنی گۆچانێکی پتە و جوان سەردانی دەکەن. هەرەوە جوای کردووە لە کارەکەیدا بەردەوام بێت. بورگە و بابەتەکانیم بەیانی 24م پێشکەشکردن بە هیوام تەواوی ڕۆژەکەتان بە تەندروستێکی باش و بە ئارامی بەڕێ بکەن ماڵەوە.